بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگارفایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ خۆشحاڵم دوای ماوەیەکدا بڕان دێمەوە خزمەتتان. بەرنامەیەم شەومان لەگەڵ جەنابی کاک عارف تەیفورە سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە و هەروەها هەندامی مەکتەبی سیاسی پارتی. دیارە مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ گفتوگۆ بکەین ئەوەی بەنسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە تا ڕادەیەک وەکو مەتەڵی لەیاتوو ئەوەیە کە ئایا هەڵبژاردن دەکرێت یاخود نا. ڕاستە ڕای پارتی دیموکراتی کوردستان جێگیر بووە گۆڕانکاری بەسەر نهاتووە کە ئەوان لەگەڵ ئەوەن کە لە کاتی خۆیە لا 30 ئەیلول هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت، بەڵام دیارە دانیشتن و دانوستانەکانیش چی پارتی بێت چی لایەنەکانی دیکە بێت لەگەڵ یەکتر بەردەوامە. کۆتایی ئەم ڕێگایە چی ئەبێت؟ چونکە چوارشەم ئەبێت هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەست پێ بکات و بێگومان قسە لەسەرواکەین کە ئایا پارتی دیموکراتی کوردستان هەنگاوەکانی خۆی چۆن ڕێکخستوتەوە بۆ ئەوەی سەردانی لایەنەکان بکات و بۆ نمونە لەگەڵ هاوپەیمانی دانیشتووە، لەگەڵ یەکێتی کۆبوونەوەی دەوریان هەبووە، لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دانیشتووە بڕیارە بەم زوانە سەردانی سلێمانی بکات لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا بنیشێت. ئایا هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هاوڵاتیانی ماندووی هەرێمی کوردستان چاوەڕێ ئێوە بن کە لە دوای قۆناغێک لە ناتەبایی لایەنەکان تەبابن و دۆخی ئەوان هەندێک باشتر بێت؟ بێگومان باسێکیش لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقەکەین، شاندێکی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەک پاکێج لە بەغدان بۆی لەگەڵ لایەنەکان دانوستان بکەن، لەم لاشەوە چوار لایەنەکەی دیکە باس لەواکەن کە ئەوانیش پاکێجێکی جیاوازیان نەبێت. ئایا ئەمە چ زیانێک بە قەزیەی کوردی ئەگەیەنێ لە کاتێکا وترێکە هەرکێ هاتبێتە سەر حکوم لە عێراق لە دوای 2023 و پێش 2023 لە بۆسەدا بووە بۆ کورد؟ من زیاتر ناڵێم، بێگومان نزانم ئێوە چاوەڕێن زیاتر گوێتان لە کاک عارف بێت. جەنابی کاک عارف تەیفور سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و لە هەڵەبجە ببورن سڵاوتان لێبێت. لەو پرسیارەوە دەست پێ بکەین وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا تا ڕادەیەک هاوڵاتیان سەریان لێشێوە، یعنی نازانن هەڵبژاردن ئەکرێت یان نا. جەنابتان جگە لە ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتین لە سلێمانی و هەڵەبجە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانن، لە قیادەکان و لەوانن کە بڕیارتان بەدەستە، وەکو پارتی ڕاتان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن لە 30 ئەیلولی ئەم ساڵچێ؟ پێشەکی زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە کە ئێمە بەحسی ئەو مۆزوع گرنگانەی کە ناوتێنان لە پێشەکەیە بەحسیان بکەین. بە حقات هیچ جۆرە موبەڕیرێکیان شتێک ئێمە نابینین لەم ڕۆژەیە کە برین ببێتە سەبەب بۆی کەوا هەڵبژاردن ئێمە دوا بخەین و ئەو برادرانەی کەدا هەتا ئێستا بەڕسمی هیچ لایەنێک داوای لە ئێمە نەکردووە بڵێ و ئێمە انتخابات دوا بخەین یان نووسرا و شتێکی وایان بۆ حکوومەتی هەرێم نووسی بێ بۆ سەرکردایەتی ئەنجومەنی وەزیران ناردبێ کە داوای ئەوە بکەن. هەمووی قسەی وتەوتەی ئەم لاولا و قسەی ئەعلامە زیاتر هیچ هەتا ئێستا ڕسمیەتی ناتۆتە پێشەوە بۆ داواکردن. هەرچەندە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ موبەڕیرێک نابینین بۆ تاجیلکردنی هەڵبژاردن. ئەمە تقریبا ساڵێک ئەوەندە زیاتر تەجدید نوێ کراوەتەوە پەرلەمانی کوردستان، هەتا گەشتوینە ئەم مەرحەلە تەحدید کراوە بە 39. ئێمە 39 بە بەروارێکی زۆر باشە زانین بۆ هەڵبژاردن وە زۆر بە مناسب زانین. لەبەرەوە بەڕاستی هیچ وەکو گوتم هیچ سەبەبێک نابینین کە ئێمە بڵین بە هەڵبژاردن دوا بکەوێت، چونکە هیچ موبەڕیرێک نییە. هەر زۆر جار لە وەختی انتخاباتەکان و هەڵبژاردنەکانە ئەو مەترسیانە خەنە پێش ئەم حیزبانە بۆی کاگەر انتخابات بکرێت ئەو منترسی لە ڕێگایە ئەو مەشاکلەی لە ڕێگای، بەڵام بە سەلامەتی ئەم وەختێ پەڕێ و هیچ مشکلە نەبوو. ئەم جارە ژمێ دوایە کە هەر بە سەلامەتی هەڵبژاردنەکە ڕێک و پێک لە 39 بکرێتەوە هەموومان بەشدار ببین و هیچ کەسێک دوور نەکەوێتەوە لە هەڵبژاردنەکە. باشە. بەنسبەت هەر بەنسبەت هەڵبژاردنەوە ینی زۆر جار کە باسی هەڵبژاردننی 30 ئەیلوولە کرێ وا لێکە درێتەوە، هەرچەندە جەنابی کاگنێکی رەڤان بارزانی ئاماژەی بەوەدا کە ئەوەی بڕیاری لەو ڕۆژەداوە بۆ هەڵبژاردن حکوومەتی هەرێمی کوردستان بووە
و بەڕاوێژ لەگەڵ لایەنەکان بە دیاریکراوی بە شێوەیەکی سەرەکی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاوێژ کراوە. بۆچی ئێستا ئەم قۆمقۆیە هاتووەتە ئاراوە کاڵبژاردن دوا بخرێ و وەکو پارتی بە فەرمی هیچ شتێکتان پێگەیشتووە ئەوەندەی لەگەڵ لایەنەکان دانیشتون یان وەکو جەناب دامەژت پێدا تەنها قسەی فەیسبوک و حەکی جەرایدە وەکو ئەوتری؟ ئەم مقۆمقۆی کە پەیدا بوو بەڕاستیمە بەڕسمی شتێکمان پێ نەگوتراوە، هیچ داوایەکمان لێ نەکراوە. بەڵام ئێمە لە نەتیجەی کۆبوونەوەکانان لە نەتیجەی لەگەڵ دانیشتن لەگەڵ هەموو لایەنەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تری کە لەگەڵیان نەدانیشتوین، ئێمە هەستەکەین بەعزێکیان زۆر مسڵن وەکو ئێمە زیاتریش بۆی کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێت. بەڵام ئەوەش کەس لایەنەکانی کەس تا ئێستا وەکو گوتم هیچ شتێکیان تەرەح نەکردووە کە بڵێن با تاجیل بێ ئەوەی کە زیاتر بەحسێکەن و ناوێنن یەکێتی عەلا ئەساس داوای دواکەوتنەکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. ئێمە جارە بزوتنەوەی گۆڕانمان نەدیوە، هەرچەندە بڕیار وایە کە بیان دینین پەیوەندیان پێوەکراوە بۆەوەی کە ڕۆژێک دابدرێت لەو ڕۆژ و مۆعیدەیە یەکتر بدین و لەسەرم مەسەلانە ژەگەر بەحز بکرێت ئامادەین کە لەگەڵیان بەحز بکەین. ئێمە نەمانویستۆ بەڕاستی ئەو شتانەکە لەوانەوە، بەڵام مقۆی ئیعلام زیاترەوە ئیپەیە فێسبووکە و ئەو هینەیە کە دەیکەن و ئومێدەوارم خەڵکەکە هەر یەکە بە 5/9 کە هەڵبکردنی حملەی دیعایی دەست پێەکە هەر کەسا بۆ خۆی بە هێمنی بۆی کە میلەتەکەمان نەژڵەشێنین و نەیکەینە هەرا لە سەریان بە هێمنی بە شێوەیەکی مۆدێرنانە و علمیانە هەڵ کەسە دیفاعات کەسە دیعایی خۆی بکە و دیعایی بۆ هەڵبژاردننی خۆی بکە و کاندیدەکانی خۆی تەرع بکاتە سەر میلەتەکەمان ئیتر ئەوسا سەوت بەچێ درێت و دەنگ بەچێ درێت ئەوە میلەت ئازادە. بەڵێ وەکو وترێت سیاست فەنی ممکناتە، یعنی جەنابیش دامەژت بەوەدا کە هێشتا لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندان نیشتون هەرچەندە من زانیاری نافەرمیم لایە کە ڕۆژی سێشەممە گوایە پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵا سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕام کا لە گردی زەرگەتە. ئەگەری ئەوە هەیە دوای دانوستانەکان ینی پارتیش ئەم ڕێی گۆڕانکاری بەسەرابێت یانە مەسلەی لای پارتی دیموکراتی کوردستان بڕاوەتەوە؟ لا ئێمە حەسم بووە بڕاوەتەوە بەڕاستی هیچ نوعە فکرەیەک لە مێشکمانانیە و یان شتێک لە خەیاڵمانانیە کە ئێمە هیچ جۆرە هەنگاوێک بەهاوین یان تەییدێکی بکەین بۆەوەی کەەوە هەڵبژاردن دوا بکەوێت. ئێمە تا ئێستا بە قەتعی مسڕین کە لەسەرەوەی لە وەختی و ساتی خۆیە چکابینی میلەتەکەش پێویستی پێێتی و خەڵکەکەش لە نەتیجێ ئەو استیفتا و پرسیارانەی کە لە خەڵکە کرێ خەڵکەکە هەمووی ڕێیەوەیە کە لە کات و ساتی خۆیان بکرێت و دوانەکەوێت مادام میلەت ڕەغبەتی لەوەیە و مادام خەڵکەکە لەگەڵەوەیە ئێمە باشە زانین و ئامادەش نین بەڕاستی. تەنانەت پارتە سیاسەکانی زۆربیان ئاماژیان بەوەدا کەم حکوومەتە پێویستە خوێنێکی تازەی ئەم حکوومەتە بگۆڕێت خوێنیش تازەی بێتەوە و زۆر وزارەت تا ئێستا بە وکالت بەڕێوەچی ئەمە هەر معقول نییە پەرلەمان ڕئیسی نییە نازانم چی مەشاکلێکی زۆر هەیە باگەر بێت هەڵبژاردن بکرێت ئەو شتانە هەمووی چارەسەرەکرێت و سەر لە نوێ ئیشی خۆیاندا ڕێژنەوە و کاری خۆیانەکان هەم حکوومەتیش هەم پەرلەمانیش. باشە سەردانی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای لایەنەکان و دانیشتن و گفتوگۆ لەگەڵیان بۆ منەبینینی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری جەنابی دکتۆر بەرهەم و بڵین هاوکارانی بینینی مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامی و هەنگاونان بەرەو لای گۆڕانیش هەموو ئەمانە پارتی دیموکراتی کوردستان بە چ نیەتێکەیکا و ئەیەوێت لە ڕێگەیەوە بگا بە چ ئەنجامێک؟ ئێمە بەڕاستی ئەم سەردانانەمان سەردانی مامۆستا سەلاحشمان کردووە. بەڵێ مامۆستا سەلاحەدین محەممەد ئەویشمان کردووە. ئێمە هەدەفی ئەساسیمان لەما کە ئێمە لەسەر وەزعی یەکریزی و تەبایی و بە یەکەوە چوونمان بۆ بەغدایە هەدەفی ڕئیسیمانەوەیە و ئەو پرۆژەی کە هەمانە لە بینی ئێمە و یەکێتیا کە گەڵاڵە کراوە و حازر کراوە نیازمانەیە تەرحیکەینە سەر لایەنەکانی عێراقی کە وەفدمان ئێستا لە بەغدایە و بە تاکیدەوە پرۆژەیان تەرح کردووە. ئەمانەیەوە لەگەڵیان ناموناقەشە بکەین و تەوحیدی یعنی عەلە لەقەل لەگەر تەوحیدیش نەکرێت لە یەک نزیک بکرێنەوە پرۆژەی ئەوانش کە هەیە کەوانی شامەژە بەوەدەن کاوانیش وەکو چوارڕۆژەی خۆیان هەیە. یعنی وەکو پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانی لاریتان لەوە نییە کە
تێ هەڵکێشێک لە هەردوو پرۆژەکە و پاکێژمان نیە و حەزەکەین عین بگەینە ئەو نەتیجەیەش کە ئەو تێکەڵکێشە بکرێ ئەو هەموو لایەکمان متتەفیق بین لەسەر ئەو خاڵانەی کە تەرحەکەینە سەر لایەنەکانی عێراقی کە لە هەوری ئەوەن کە کتلەی زۆرینە بە دروست بکەن کەوا ئێمە ئەگەر دیتمان وەزعێک بەهین بێ لە لایەنەکان بگرین و بچین لەگەڵیانە ئەو شتانە مفاوزە بکەین. باشە ئەگەر بە دوو پاکێجی جیاواز کورد بچێتە بەغدا چاوەڕێی ئەوە ناکرێت کە زیاتر لەو شتانی کە لە دەستمان داون شتی دیکەش لە دەست بدەین. ئێمە ومێدمان وایە ئینشاڵڵا ئەو شتە ڕوو نەدا بە دوو پاکێز بچین هەوڵە دەین کە بە یەک پاکێز و ئینسان هەدەفی کۆبوونەوەکان و پەیوەندیکردن لەگەڵ لایەنەکان هەر ئەوەیە هەدەفی ڕئیسی بەڕاستی ئێمە بە نسبەت ئینتیخاباتەوە فەقەت ئەوەیە جۆمان لیانە بێەوەی لا ئێمە قەراری نهاییمان داوە کە ئینتیخاباتی کوردستان لە کاتوساتی خۆی ئاکرێ ئەوە هیچ مناقەشەیەکمان لەسەر ئەو هوینە نییە. هەدەفی ڕئیسیمان بۆەیە کە ئێمە لەسەر ئەو پرۆژانەی کە هەیە ئەو پرۆژێک کە هەیەە لەگەڵیانە باز بکەین و پرۆژێک خۆمانیان تەرح بکەینە سەری بۆ ئەوەی بگەنە نەتیجەیەکی واکە میلەتەکەمان سوودی لەوەربگرێ و میلەتەکەمان بەرامبەری دڵنیا بێ کە بەفکرێکی باش بە نەزەریەکی باش بە وەزعێکی باش بە پرۆژەیەکی چاک ئێمە چینە بەغدا و لەگەڵ برا عەرەبەکانمان چی سونەت چی شیعە قساک. بەڵام یەکێک لەو ڕخنانش کە لە یەکێتی و پارتیە گیری ئەوەیە کە هەردوو لاپێکەوە تاکلایەنانە ڕویان کردوتە بەغدا چاوەڕی لایەنەکانی دیکەیان نەکردووە. ئەسلی ئەم باسە ئەوەیە کە ئێوە نەگەڕاونەتەوە بۆ لایەنەکانی تریان لایەنەکانی تر بەدەم داواکاری ئێوە نەهاتوو. ئێمە داوامان لێ کردوون بە حەقات کە لەگەڵ یەک بچین بۆ بەغدا و بە یەک وەفد مشتەرەک هەموو لایەکمان بچین. بەڵام هەتا ئێستا ئەوانەی زۆریان ئەڕێن لەسەر چه ئەساسێک بێن و بادا بنیشین و کۆبوونەوە بکەین بەشک و دوا کۆبوونەوەکان بگەنە قەناعەتێک کە لەگەڵمانە بە مشتەرەکی بچین بۆ بەغدا. ئێمە لاریمان نییە بەڵام خۆ ئێمە چاوەڕێ هەر ناکەین بڵین ئەمانە بزانین کەی دێن و ئەنجا بچین بۆ بەغدا. بەغدا وەزعەکەی ئەڕوا خێرایە وەزعی سیاسی زۆر بە خێرایی لە عێراقا گۆڕانکاری تیا بێ لەبەرەوە مەجبورین کە ئێمە وەکو یەکێتی پارتی و وەکو یەکێتی و پارتی ئێمە زۆر بە زووی هەوری خۆمان بدەین و هیچ کە نەبێ گەڵاڵەی فکری ئەوانە بکەین کە لەگەڵیانە مفاوزاکەین لەگەڵیانە قساکەین بۆی لێرە سەرکردایەتی خۆی بۆ ئامادە بکە و حاضر بچێتە پێشەوە لە کاتی دووسبەی وابزانم سبێنێک کە کۆبوونەوەی پەرلەمان سبێنێکرێت لەو کۆبوونەوەیە ئێمە بە ئامادەی بچینە ناو کۆبوونەوەکە نەگۆکو دەورەی پێش نەگەڕانەوەی شاندەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بۆەوەی لە نزیکەوە چاودێریە و دانیشتنی ئەوان ئامادە پەرلەمانە بن لەو کاتەیە بۆی بزانن وەزعەکە چۆنە گوزەرێت چونکە پار هێنە دەورەی پێشوو زۆر هیچ حسابیان بۆ ئێمە نەکرد بۆ خۆیان جوار نەدانێ ئەندامانی ئێمەی پەرلەمان هەموو لە قاعەکە خارجی قاعەت چاوەڕێیانە کرد وەختێکی ئەنزانی ئەوان لە هەموویان لەین بۆ بەڵام ئەم جارەمانەوێ ئەو غەڵەتە تیکرار نەبێتەوە ئێمە ئامادەی تەواومان بێ بزانین چۆن. پێتان وایە لایەنە عەرەبە عێراقیەکان بە سوننە و شیعەوە ئەم جارە بتوانن بەبێ کورد هیچ بە هیچ بکەن چونکە ئەوترێ کورد بچێتە پاڵ هەر کوتلەیەک ئەیکا بە زۆرینە. خۆی کورد هەروە بۆ دەورەی پێشوو نەبێ ئەو چوار دەورەی کە من لە پێشا لەوێ بووم بە کوردیانە گوت کە ئەمە هینی میزانەکەی کە هەیە بۆ تەوازنی هینەکە کورد لاسەنجی ینی لاسەنگەکەی ڕاگرتووە. بەڵام لە دەورەی پێشوو بەڕاستی ئەمە تووشی زۆر گۆڕانکاری بوون و تووشی زۆر مەشاکل بوون ئەو شتە نەما بوو. ومێدەوارین کە ئەم جارە دووبارە بێتەوە وای لێ بێتەوە کە پێمان ئەڵێن بەیزەت القوبان ینی هێلکەی داوینی میزانەکەیە. لەو حاڵەتەیە ئێمە توانین دەوری خۆمان ببینین و ئەو حاڵەتە وای لێبێ بەبێ کورد ناتوانین هیچ بکەن. بەڵام ئەوانش لە بینی خۆیانە خلافاتێکی زۆر گەوریانە یانی ئێستا بێ هەرچەندە سیاست وەکوڵەیە هینی نییە لەوانەیە لە شەو ڕۆژێک کات نزیک ببنەوە ئێستا بۆ منەباری عەبادی وەکو باسەکرێت زۆر لارە تا بێت خراپتری شەبێ دۆخی بەڵامی تر باری عەبادی هەتا لار بێ ئینسان بۆی متاسیف نییە چونکە عەبادی زۆر من شارەزایم من 8 ساڵ لەگەڵ یایشم کردووە ئەو کابرایە زۆر
دروست نییە لە کارکردنی لەگە معاملەکردنی لەگەڵ تەرەفی مقابل زۆر هەدەفی باشی لە نیەتی باشی نییە وەڵحاصل لە هیچکردنە لەبەرەوە جەماعەتەکەشی تێگەیشتون بۆیە باری لار بوو قەناعەتیش منی ژوایە شانسی نییە کە زۆر باسانی بێتەوە سالی دووەم بێتەوە ڕێزەرە وەکو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ یەکلابوونەوە لە بڕیار هەیە سەبارەت بەو کاندیدەی بۆ سەرۆکی ینی وەکو ڕێیت و زەرای داهات و پاڵپشتی لێ بکەن ئێمە کەسمان نییە کە هەردوو لامان کەسمان نییە کە بڕین بە فڵان شخصی معەن ببێ بە ڕێز زەرا بەڵام ئێمە لەگەڵ هەموو لایەکان هەموو لایەنەکان لەگەڵ کتلەکان لەگەڵ ئەوانەیە قساکەین بە شیعە و سونەوە بزانین بۆ دەمی ینی قسەی لەگەڵوانەکەین بزانین ئەوان ڕێیان چێ و نیەتیان چیە لەسەر ئەوە ساسە چێ کتلی زۆرینەی پێکێنە ئەوسا ئێمە لەگەڵ ئەو کتلی زۆرینەی کا دەبێتە کتلی زۆرینە لە داخلی پەرلەمان ئێمە لەگەڵیانەکەوینە گفتوگۆ قسەکردن بۆ ئەوەی کە داواکارەکانی خۆمانیان تەڕەکەین پێوەرەکان چین بۆ ئەوەی پاڵپشتی لایەنێکی دیاریکراوە کەسێکی دیاریکراو بکەن مەبەستم بە نسبەت ئێوە یەکێتیەوە ئێمە پێوەری ئەوەیە کە بزانین چەند دێنە پێشەوە ئیمانیان بە کێشەی کورتەیە چەند دێنە پێشەوە ئەو مەسایلی دەستوری جێبەجێ دەکەن ئاخر ئێمە مەشاکلێکی زۆرمان لەسەر سەر مەسایلی دەستوریە ئێمە خۆمان قەناعەتی مطلقمانەیە ئەگەر بێت و دەستور جێبەجێ بکرێت ئێمە زەرەر ناکەین وەکو کورد دائما ئێمە ئیلتیزاماتێکی تەواومان هەیە بەو دەستورەی کە موافقەتمان لەسەر کردو دەنجی شعبی عێراقی دەنجی لەسەرداوە بەڵام ئەوان هەڵەستن ئینتیقایی ینی هەڵبژاردن هەڵێ بژێرن بەو مادەیە کە بە دڵی خۆیانە ئەوە تەرحەکەنە سەرین و لەبەرەوەی کە زۆری نەشن وەکو ئەم جارێکە کردیان چەند جارێکیانەوە کرد لەبەرەوەی زۆرینە لە داخلی پەرلەمان دەنجی لەسەر ئەوادەن بە جۆرەی مەسلحەتی خۆیان لەبەرەوە کورد لەو ناوایە تووشی زەرەرە بێ ئێمە هەوڵە دەین ئیلتیزاماتێکی تەواومان بە دەستور بێ و لایەنەکانی کە لەگەڵیشیان ڕێیەکەوین هەوڵە دەین کە زەماناتی تەواومان بدەنێ بۆ ئەوەی کەوا ئیلتیزاماتی تەواویانە بێ بە دەستورەوە دۆخی کەرکووک لەکوێی ڕێکەوتن و دانوستانەکانە بێت دۆخی کەرکووک یەکێکە لەو نوقتە موهیمانەی کە ئێمە داکۆچی لە یەکەین و ئەمە لە ناو داخلی مادەی 140 مادەی 140 زۆر بە وازحی مەراحیلی داناوە بۆ تەطبیقکردنی مادەی 140 ئێمە ئەو کەس تەرەفەی کە لەگەڵی ڕێیەکەوین ئەبێ یەکێک لە مەرجەکارمانەوەیە کە بێ مادەی 140 جێبەجێ بکرێت مادەی 140 جێبەجێکرا کەرکووک بە قەناعەتی ئێمە ئەگەڕێتەوە بۆ کوردستان و بۆ باوەشی کوردستان بەڵام ئەگەر مادەی 140 جێبەجێ نەکرێ ئیستیفتا دۆخە نائاسایی ئێستا بۆ نمونە لە کەرکووک لە دووبز لە خورمات و لە خانەقی نەبینرێن وەزاشی خراپە وەزاشی خراپە و سیاسەتێکی تعریبی زۆر خراپیان دەست پێ کردووە و تعریبەکە کە دەستیان پێکرد تورکمانەکانی شتەیدیان کرد على ئەساس تا هێزی تازەش بۆ تورکمان دروست ویان زانی هەر کورد زەرەرەکە بەڵام تورکمانەکانیش ئەرزێکی زۆریان داگیر کرا عەرەبێکی زۆر گەڕاوەتەوە سەری تورکمانەکان تا حدێک لە کوردەکان ئێستا بە هەڵوێستەیەکەکەن عەرەبەکان بە نەوێکی قووەت و هێزەوە گەڕێنەوە بۆی کوردەکان بەڵام بۆی تورکمانەکان پێویستیان بە هێزیش نییە و عەرەبەکان هەمووی گەڕاونەوە لەبەرەوە بەڕاستی سیاسەتێکی زۆر خراپە حکوومەتی عێراق دەستی پێکردووە ئەو سیاسەتی تعریبە سیاسەتێکی زۆر نابەجەیە کە دێکە قەدرێکی زۆری لە کورد دەکرێەوە ئەبێ کورد تا حدێکی معەنیش چاوەڕێ ئەو وەزعاکە بزانێ چاکە بەیان چا نابێت بە تاکید لە وەختێکی مناسب ئەگەراتە پێشەوە ئەو شتانە هەمووی دەبێ هەڵوەشێتەوە کوجاری 2023 بگەینەوە سەرەوەی هەر کەسە بە حەقی خۆی بگە باشە بابەتێکی دیکە کە قسەی لەسەرەکرێت پرسی پۆستی سەرۆک کۆمارە ئەوترێت پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد یەکلا بۆتەوە بەڵام کورد کێ هەڵ ئەبژێرێ سەرکردایەتی سیاسی کورد کێ هەڵ ئەبژێرێت لە چ پارتێکی سیاسی ئەوە یەکلا نەبۆتەوە وەکو پارتی کاندیدی خۆتانەیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش زیاتر لە کاندیدێکی هەیە تەنانەت پارتی شەوترێ زیاتر لە کاندیدێکی هەیە ئێوە وەکو پارتی چاوتان لەسەر پۆستی سەرۆک کۆمارە
ئێمە بە استحقاقی خۆمان ێزانین چونکە ئێمە کەوتە بێژیشتان ئاماژەی بەوەدا بوو بە پێی خاڵەکانیش بێت لە خاڵەکان ئێمە مستحقن کە ئەو وەربگرین نۆبەرەوەش حەزەکەین ئیتر نۆبەی ئێمەش بێ ئەمجارەوە 3-4 دەورەیە کە یەکێتی نیشتیمانی ریاسەتی کۆماری وەرگرتووە ئێمە بە باش ئەزانین کە ئەم جارە بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ و بە استحقاقی انتخابیش حەقی خۆمانە و یعنی خۆمان کاندیدیشمان هەیە بۆ ئەو پۆستە کاندیدتان کاکۆ شەرزێباریە یان نازانین جارە تا ئێستا ئەعلانی ناکەین یەکلای نەکراوەتەوە بەڵام کاندیدی بە تاکید کاندیدی خۆمان هەیە لە پارتیا کە ئێمە کاندیدی خۆمان تەرشێ کەی ئەعلان یەکەم وەڵام جایمە لەگەڵ یەکێتیەکانە تا ئێستا بەڕاستی یەکێتی نیشتیمانی بەحس نەکراوە لەگەڵ ئێمەوان کە چیانەوێ و چۆنیانەوێ بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە استحقاقی خۆمان ێزانین بە خاڵەکانی کە بەحسەکرێت لە دابەشکردنی خاڵەکان خاڵبەندیەکان ئێمە بۆ وازانی کە سەرۆکۆماری ئێمەیە و بەرێماکە باشە بەڵام خولی پێشوش بۆ نە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی استحقاقی ئێوە بوو دەستبەرداری بوون لە کاتی ڕێکەوتنی سیاسی ئەگەر ئەوە هەیە ینی دەستبەردار مساومە بکەن لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەم جارش بۆ یەکێتی ئەم جارە مساومە لەسەر ئەساسی مەسلحەتی گشتی و مەسلحەتی عام نەبێ ناکەین لەگەڵ هیچ لایەنێک و ئەو پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانیش کە جاری پێشوو ئێمە تەنازولمان لێ کرد و بۆ گۆڕان چوو بە حەقەت من ناڵم غەڵتەیەک بوو یان غەڵەتێک بوو شتێک بوو ئیتفاقێک بوو کرا لە ئیتفاقەکەیە وایم پێمان باش بوو ئێمە وەکو پارتی پێمان باش بوو کە ئەو مرکزە بدەینە گۆڕان بۆ ئەوەی کە بێتە ناو ساحەی سیاسیەوە و بێتە سەر هاوکاریکردنی هەموو لایەک بەیەکەوە ناوماری کوردمی بێ بەیەک بۆیە ئێمە جێگری سەرۆکی پەرلەمانماندا بە گۆڕان بەڵام ئەوە باوەڕ ناکەم ئەمجارە تیکرار بێتەوە ئێمە تەنازول لە استحقاقاتی خۆمان بکەین بۆ هیچ لایەنێک لە پۆستەکانی کە بەرمانەکەوێت لە بەغدا باشە بەڵام یەکێک لەو تێبینیانەی کە دروست بوو ئەوەیە کە پارتی و یەکێتی مادام بە یەک پاکێج بە یەک بەرنامەی سیاسی ڕویان کردوتەوە بەغدا چۆن ئەبێت لەسەر پۆستی سەرۆک کۆماریش ڕێکەوتنیان نەکردبێت تا ئێستا ڕێکەوتنمان نەکردو بەقەت تا ئێستا ڕێکەوتنیێکی نەکراوە بڵێ ڕێکەوتن ئێمە تا ئێستا بەسەر نەکرد لەسەر سەرۆک کۆمارە تا ئێستا دانەنیشتوین هەرچەندە لیژنەیەکی مشتەرەکمان هەیە لیژنە مشتەرەکەکە خەریکە وابزانم ڕۆژانە خەریک کۆبوونەوە شتیوان و بۆ تەوزیعی پۆستەکانیش و بۆ هێشەکان بەڵام زیاتر چاوەڕێی لایەن چوارلایەنەکەکەن کە بۆی ئەوانیش ئەگەر بێن لەگەڵمانە بە هاوکاری یەک بزانین چیە توانین بکەین و چۆن باس بکەین بەڵام هەتا ئێستا نەگەیشتین لەسەر پۆستەکان بە شێوەی گشتی نەگەیشتین سەرەوەی بزانین چۆنە چونکە تا ئێستا نازانین پۆستەکانی کە دەستمانەکەوێت لە بەغدا چ جۆرە پۆستێکە چەندی سیادیە چەندی ڕئیس سەرۆک کۆمارە نایب ڕێزوزەرایە نایبی ڕئیس پەرلەمانە ئەمانە هەمووی دەبێ بەحث بکرێ و لەگەڵ یەکێتی و لەگەڵ ئەو لایەنانەی کە لەگەڵمانە بن دابنیشن و بەحسی بکەین و بە ئەو شتانە بە عەدالەت و استحقاقی انتخابی خۆمان بەش باشە ینی کاتێ باز دێتە سەر پۆستەکانە وترێت پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد سەرۆکی حکوومەت یاخود سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە و سەرۆکی پەرلەمان بۆ پێکهاتەی سوننە لە وەزارەتەکان پێویستە کورد چاوی لەسەر چی بێت خۆی ئەوەی کە تەقسیماتێک کە کرد پرسیاراکەم چکە جەنابتان ینی ماوەیەکی توولانی دوور و درێژ لەوێ بوون و ئەزمونتان هەیە لە سیاستکردن لەگەڵەوان ئەو مۆزوعی کە تۆ بەحست کردەوە تقریبان بۆ بە عرفێک ینی ڕئیسی کۆمار سەرۆک جمهوری بۆ کورد بێ و ڕئیس وزەرا بۆ شیعە بێ و ڕئیسی پەرلەمان بۆ سوننە بێ ئێمە بەڕاستی بە تاکید ڕەن بێت 4 تا 5 وزارەت توشتیوا دەست کورد بکەوێ باش لەوە بەلانی کەمەوە ئەگەر دوو نەبێ ئەبێ دێکی سیادیمان نەردەستکەوێ ناوخۆ بە عملی کورد نایە دارایی وزارەتی دیفاع بە عملی کورد نایە چونکە ئەوانە جیاوازن کورد بۆ خۆی هینی خۆیە هەم لە هەرێمی کوردستان وەزیری داخلی خۆی وەزیری پێشمەرگە هەیە بەڵام داراییە نەفتە مەسەلا وزارەت تەختیتە وزارەتی خارجیە ئەگەر بۆمان بتوانین بیژێڕینەوە
لەمانە ئەم هەموو شتانە گەر بتوانین وەری بگرینەوە شتێکی زۆر باشە لەگەڵ چەند وزارەتێکی تریش. باشە من کەمتر لە یەک خولەکم ماوە کۆتا پرسیارمەکەم جەنابتان هاوڕێیان یەک خولەک کاتم ماوە با پرسیارەکەم بکەم. جەنابتان ینی تازە وەکو سەرۆکی نوێی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی هەڵەبجە دەست بەکار بوون. پەیامتان بەنسبەت بانگەشەی هەڵبژاردنەوە لە سلێمانی و سنووری سلێمانی چییە؟ کۆتا پەیامتان. من تقریبا ماوەی نەبووە بە دوو مانگ بەڵێ کە هاتوومە ئێرە، بەڵام من بەنسبەت سلێمانیەوە تەبێی من خەڵکی ئەم منتیقەم و خەڵکەکەی بە زیادەوە ئەناسم و تێکەڵاوی مەسئولیەتی حیزبیشان هەر لێرە بووە. 2005 من کە تا چوومە بەغدا هەر لێرە بەرپرسیار بوو. بەڵێ تانگەواز و بە پەیامی من ئەوەیە بۆ دانیشتوانی خەڵکی سلێمانی، بۆ پارتیەکان، بۆ ئەوانەی کە تا ئێستا ڕێی خۆیان یەکلا نەکردوێتەوە، داخوازیمەوەیە کە دەنجی خۆیان بدەن بە ئەو لایەنەی کە بە باش ێزانن کە توانێت خزمەتیان بکە و کاتوانێت لەو جێژا و لەو ڕهابی فکری کە هەیە دووریان بخاتەوە، میلەتەکە بخاتەوە سەر ئەساسێکی واکە بتوانێت ژیانێکی هادی و لەسەر خۆ بۆ خۆی لە ناو ماڵومناڵی خۆیان بژێ. ئەو لایەنەش من بە تاکید بە پارتی ئەزانم، پارتی دیموکراتی کوردستان کە ئەتوانێت ئەو شتە بۆ میلەت تحقیق بکە و بۆی جێبەجێ بکە و بیخاتە بەردەستی. لەبەرەوە داواکەم کە پارتی هەڵبژێردرێ. یەکەم دووەمیش بەنسبەت کاندیداکانەوە ئێمە کاندیدمان هەیە، هەمووی بە مستحق زانین و بە ڕێک و پێکە زانین، بەڵام ئێمە ئیسنادی کاندیدێک لە سەر هیچشکە تەفزیل ناکەین. بەنسبەت ئێمەوە مهمەوە دەنگەکە بدرێ بە پارتی، اینجا بە کاندیدێدا ئەو خەڵکە بۆ خۆی ئازادە. بەڵێ کاک عارف تەیفور سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و هەڵەبجە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ تۆ، زۆر مەمنون. بەڵێ بینەرانی ئەزیز، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون، سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر. تا باسی ڕۆژێکی دیکەی ڕێزی یادگار فایق ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.